ناوڕۆکی پەیامەکە لەو ماوە کورتەی کە بەڕێز وەجەلان هەیبوو لەگەڵ بەڕێز محەممەد وەجەلانی برای چەند ئاماژەیەکی گرنگ بە ئێمە ئادات. یەکێکیانەوەیە کە لە تاک بە تاکی کوردستانیانەوە داوای خۆسازدان، داوای خۆڕێخستنەوە، داوای بەشداریمان لێ ئەکات لە خەبات و بەرخودانە. ئەمە گرنگە بۆ تاک بە تاکی کوردستانیان، چونکە هەروەک لە ڕووی لۆژیکیشەوە وایە لە هەموو تونەکێکی بارانەکانەوانێ دوجار جۆگەلە و ڕووبار و دەریا و زەریاکانیش پێیا بێت. ئامانج لەم ئاماژەیە بریتە لە وەخۆکەوتن، کۆکردنەوەی تەواوی وزە و تواناکان و خۆنمایشکردن لە چوارچێوەی هێزێکی شیا و شایستەی کوردستانیانەیە کە بتوانێت لە ئاست پێداویستی و بەرپرسیارەتیەکانی ئەرکی خەبات و وەرخودانە خۆی ببینێتەوە. بۆیە لە تاکەوە دەست پێ ئەکات لەبەرەوەی کە سروشتی فەلسەفەی سیاسی دنیابینەکانی بەڕێز وەجەلان لەوێوە دێت کە هەمیشە تاک لە وجودی خۆیان خاوەنی ماهیەتێکی تایبەت بە خۆیەتی و ئەم ماهیەتەش پشتبەست بە کۆمەڵێک بە هاو پرانسیپی نەتەوەی و نیشتیمانیان و مرۆڤ دۆستیانانی تەندروست ئەتوانێت دوجار لە کۆی گشتێکی خۆی هێزێکی فیعلی دروستکە. هێز نەک بە مانا مەجازیەکەی، هێز بە مانای ئەو وجودە عەقڵانی و سیاسیە تەندروست و استراتیژیە تەندروستی کە بتوانێت مامەڵە لەگەڵ هەموو پێشات و ئاسەنگانەیە بکات کە لە بەردەم ڕێچکە و ڕێڕەوی خەبات و بەرخودانی کوردستانیانە هەیە. و بۆ بەخشینی دڵنیایی بم مەسەلەیەش لە پاڵیا تیشێکە خاتە سەر ئەو لاسەنگی کە سیاسەتی فەرمانڕەوایەتی ئەکەپا گرتوێتێ بەر و سیاسەتێکی لاسەنگە وەکەوەی کە نمایشێکی مەجازی لە مەسەلەی وەستانی مێزێک لەسەر دوو قاچ باس ئەکات و دەیەوێت پێمان بڵێت ئەم سیاسەتە ئەمڕۆ بێ یاسبەی بەلایەکە دێت. لەبەرەوە پێشوەختە خەباتی ئێمە، بەرخودانی ئێمە چاوبڕین لە ئامانج و هیوای گەلی ئێمە پێویستی بە خۆسازدان هەیە، پێویستی بە خۆکۆکردنەوە هەیە، پێویستی بە تەبلێبوونێکی زیاتر هەیە لە بەرامبەر ئەرک و بەرپرسیارەتیەکانە و بۆیە جارێکی کە جەخت لەسەرەوە ئەکاتەوە کە ئەم لاسەنگیە لە مامەڵەکردنی سیاسی و استراتیژی حکوومەتی ئەنقەرەیە دەرگیربوونە لەگەڵ کۆمەڵێک قەیرانی ناوخۆیی و قەیرانی هەرێمایەتیە و جۆرێک لە شپرزەیی و جۆرێک لە ناهاوسەنگی پێوەیە ئەگەرچی لە هەڵپەیەکا بۆ لە ماوەی ڕابردوودا بۆ ئەوەی کە بۆشاییەک لەناو ئەو تێکچوونی هاوسەنگیە هەرێمایەتیانەیە دروست بکات کە لە دوای ڕووداوەکانی 11 سێپتەمبەرەوە دوجار بۆ شۆڕشی ڕاپەڕینە عەرەبیەکان پەلەکێشێت و جوجار بۆ یەکەوتنەوەی ناڕاستەوخۆی هەرێمایەتی سەربازی لە ڕێگەی میلیشا چەگارەکانەوە و دوجار سەرهەڵدانی هەموو ئەو هێز و گروپ و چەتە و جەردەیانەی کە بە ناوی جۆرێک لە خاوەندارەتیکردن لە شۆڕش یا خاوەندارەتیکردن لە فەرمانڕەوایەتی یا خاوەندارەتیکردن لە ڕەوتی مەزەبگەرایی خۆیان نمایشەکەن، بەڵام لە جەوهەرە ئەمانە بەشێکن لەو حربی وەکا لەو حربی نیابەیی کە هەیە لەسەر ئاستا هەرێمایەتیەکەی و دوجار قۆناغێکی تریشی بڕیوە کە ئێستا بەریەکەوتنی ڕاستەوخۆی زلێزە گەورەکان تایە ئەبینینەوانێ و ڕۆژانە لەسەر ئەرزی واقعی سیاسی و سەربازی وڵاتێکی وەکو عێراق و سووریاش مەسەلەن بوونی سەربازی وڵاتە زلێزەکانی وەکو ئەمریکا و رووسیا و فەڕەنسا و ئەمانە ئەبینین. لە چوارچێوەی ئەم بەریەکەوتنە لە ڕووی استراتیژی و سیاسی و حتا بەرژەوەندی باڵای دەوڵەتە زلهێزەکانیشەوە تورکیا بەهۆی ئەو ماڵوێرانیە سیاسی کە حاکمیەتی ئەکەپە لە ئەنقەرەیە پەیڕەوی ئەکات جۆرێک لە دەرگیربوونی هەیە، دەرگیربوونێک کە شێواوە لە ڕووی سیاسیەوە، دەرگیربوونێک کە شێواوە لە ڕووی استراتیژیەوە و ئەوێت لە ناو کۆی ئەم بەریەکەوتنە هەرێمایەتی و جیهانیە لە خۆرهەڵاتی ناوەڕاستا بە تەواوی لە خاوەرمیانەیە دڕ بە ئەو بەریەکەوتنە نەبات و بیکاتە فاکتێک بۆ چارەسەرکردنی ئەو
کێشانەی کە خودی ئەکەپە خۆی لە ممارەسەکردنی سیاسەتی ساڵانی ڕابردوویە دروستی کردووە چ لەسەر ئاستی ناوخۆ چ لەسەر ئاستە هەرێمایەتێکی سەرۆک ئەوێت لێرەوە پێمان بڵێت و ئەم دنیابینێ چاوەڕوان کراوە و پێشبینی کراوە لە دنیابینی سیاسی و فەلسەفیین بەڕێز هۆجالانەوە پێمان دەڵێ ئەم جۆرە لە مامەڵەکردنێکی ناژیرانەیە و نالۆژیکانەیە لە سیاسەتی ئەکەپەیە و پێویستە ئەگەر ئێمە وەکو فاکتێک لە ڕووی هێزەوە هێزێک کە شایستەی ممارەسەکردنی خاوەندارێتی لە خەبات و بەرخۆدان بێت ساز و ئامادە ببین بۆ ئەوەی کە هەنگاوەکانی دوای ئاوابوونی خۆری ئاکەپە لە حکومڕانێتی تورکیایە ئەو کاراکتەرە بین کە ئەتوانین داکۆشی لە مافانەتەوەی و نیشتیمانی و ئازادی و دیموکراسی و ئاشتیانەکانی بەرخۆدان بکەین و بۆ ئەمەش ئەو ساز و ئامادەبوونە گرنگە و بە بنەما و پێویستیەکی هەنووکەیی ئەم قۆناغە لە خەبات و بەرخۆدانی ئەزانێت پێی وایە ئەوەی کە ئەتوانێت ئەم ئاستەنگە چارەسەر بکات و پێی وایە ئەوە هێزەی کە ئەتوانێت ئەم قەیرانە تێبپەڕێنێت ئەم لەرەولا بەلاکەوتنەی سیاسەت و واقعی فەرمانڕەوایەتی لە تووشایە تێپەڕێنێت ئاراستەی سێمە بەڵام ئاراستەیە کە تەندروستە ئاراستەیە کە ئەتوانێت ئەگەر دەوری قاچی سێمی مێزەکەی بینی جۆرێک لە جێگیربوون و ڕاگیربوونی مێزەکەی لێ سەوز ببێ یاخود لێ بکەوێتەوە لەبەرەوە ناکرێت تەنها وەکو قاچێکی شەر و شێوە و تۆ حزورت هەبێرەنا ئەو مەسەلەیە و ئەو دەرک بە مەترسیەکانی ئەوە ئاکات ئەگەر بێت و کۆی هێزە سیاسی مەدەنی و دیموکراسی و ئاشتی خوازەکانی تورکیا بە هێزە کوردی و کوردستانەکانیشەوە لە چوارچەوەی گوتارێکی سیاسی گوتارێکی مەدەنی گوتارێکی دیموکراسی گوتارێکی ئاشتی خوازانەی تەندروستە خۆیان ساز و ئامادە نەکەن ڕەنگە نەتوانن ئەو دەورە ببینن کە جۆرێک لە جێگیری لە ڕووی سیاسی و لە ڕووی حاکمیت و فەرمانڕەوایەتی وانێ بۆ دۆخی تورکیا دەستەبەر بکات خۆی ینی بە شێوەیەکی گشتی ئەو باس لە دۆخی سیاسی و استراتیژی تورکیاکە بە گشتی و حتا تەنانەت لەوە زیاتریش ئەیبینێ بۆ دەرەوەی تورکیاش ئەو ینی لە تاکەوە دەست پێ ئەکات بۆ پارتوس ڕێکخراوەکان بۆ هەموو ئەو کایانەی کە پەیوەندیان بە ژیانی سیاسی و مەدەنی و شارستانی تورکیاوە هەیە چونکە دوجار جێگیربوونی تورکیا لە ڕووی سیاسی و استراتیژیەتێکی تەندروستەوانێ ڕکاردانەوەی ئەبێ لەسەر جێگیربوونی تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاست چونکە لە بیرمان نەچێت ئەو کاتێکە ئەمە بە ئێمە ئەڵێت ئەو لەو دنیا بینیەوە ئەیبینێت کە حاکمیەتی ئەکەپا لە ماوەی ڕابردووی خۆیان خەریکی با بڵێن بە هەرێمایەتیکردنی کێشەناو خۆیەکانی تورکیایە خەریکی گواستنەوەی قەیرانی داراییە قەیرانی ئابووریە خەریکی گواستنەوەی قەیرانە سیاسی و مەدەنی و دیموکراسیەکانی تورکیایە بۆ دەرەوەی خۆی یعنی بۆ نمونە ئەوێ سوود لە لاوازی دۆخی ئێستای سووریا و عێراق وەربگرێت بۆ چارەسەرکردنی هەموو ئەو پرسانەی کە لە ناوخۆی تورکیایە بوونیان هەیە بە جۆرێک لە جۆرەکان لەبەرەوە بەڕێز و جاران لە دەرک پێکردنێکی تەواوانێ بەس لەم خۆسازدان و خۆکۆکردنەوەی ئاکا بۆ لەبەرەوەی ئەمە بە بەرپرسیارەتێکی گشتی هەموو چین و توێژ و کۆمەڵایەتی و سیاسی و دیموکراسی و مەدەنیەکانی تورکیا ئەزانێت بە تەنیا لە ئەستۆی کورد نییە چونکە کورد وەک یەکێک لە پێکاتەکان ئەبێ لە مەسەلەیە تەماشا بکرێ وەک یەکێک لە بەشدار بۆ سیاسی و استراتیژیەکانی تورکیا و حاکمیت و فەرمانڕەوایەتی تورکیا ئەبێ تەماشا بکرێ وەک یەکێک لەو چینانە وەک یەکێک لە پێکاتەنەتەوەیەکانی تورکیا تەماشا بکرێت ئەی خۆ بە تەنها ئەمە لە ئەستۆی کورد نییە و دوجار بە تەنها پرسی کورد دەرگیر نییە لەگەڵ ئەم مەسەلەیە تۆ ئەگەر باز دە ژینگەیەکی ئاشتیانە بۆ حاکمیت و کاری سیاسی ئەەکەیت ئەمە فرەلایەنە هەموو ئەو لایەنانەی کە یانەوێت دەرگیر بن لەگەڵ ئەم پرسەیە ئەبێ ئەوانیش بەشداریەکی ئاشتیانە و مرۆڤ دۆستانە و دیموکراسیانە و ئازادی خوازانیان هەبێت لەبەرەوە بەڕێسوەجانان کە قسە ئەکات یاخود کە ئاماژە بەمە ئەدات ئاماژە بە کۆی ئەو بەرپرسیارەتیە گشتیە ئەدات کە لە ئەستۆی هەموو چین و توێژ و پێکاتەکانە بۆ ئەوەی کە سەرنجام لێوە دۆخێکی سیاسی تەندروست دۆخێکی فەرمانڕەوایەتی تەندروست بۆ حاکمیەتی ئەنقەرە بێتەکایە